السلام عليكم ورحمة الله. وعليكم السلام ورحمة الله وبركاته. باش نوصل. الحمد لله براي برزم. إمام عبد الله كوري عباسي نادنا وخوارج كان. وابو. نادي لوي مناقشين لك. وابو. وأبو الله أعلم 3000 خوارج قرا وراس إمام صوفي. 2000 بالغ راست. 2000. ذا إمام علي أو نادنا أو خوارجانا كأوان صحابيان تكفير ذاك وابو راست. بالغ. يعني جناب سندان زار بون من الإمام الصايب بريت إسماعيل شوزيك إسال زندانه. سندارك داوي مناقشة لجناب كثير. وهر لو ما يجمع متكاو كودي داوي لجناب كثير يعني فيما خوش الجناب يعني لو راضي بي. أجر جناب أهلي باطل لجناب. أو بسارية كم جيشت بسرچاو. أو برا برزة دفرمي علي كوري بالطالب رضاي خواي جوري لبيت عبد الله كوري عباسي نارت بو ناو خوارج كان أوان بون كا دژی مسلمانان پەیدا بوون بەنیەتی خۆشیان دژایەتی مسلمانیان نەدەکرد بەڵام لە دید و بۆچوونی ئەواندا مسلمانان کافر بوون یعنی بۆ من علی کوڕی ئەبی طالب و عەبدوڵای کوڕی عەباس و معاویە و هەر هەموو سەحابە حەسەن و حوسێن و هەمووی کافرە بەلای ئەوانەوە عەبدوڵای کوڕی عەباس چوو بۆ ناویان بۆ ئەوەی نەسیحەتیان بکات بزانێ شوبهەیەک بەڵگەیەک شتێکیان هەبێت نەسیحەتیان بکە ئەمە لە چ سەردەمێکدایە بەڕێزەکانم لە سەردەمی سەحابەدایە و ئەوانش کە خەواریج بوون و جیابوونەوە لە مسلمانان لە سەردەمی ئەواندا قەومانێکی دیندار بوون واتە نوێژ و تاعەت و ڕۆژوویان ڕاست بوو یعنی زۆر ئیجتیهادیان هەبوو لە خواپەرستیدا وەکو پێغەمبەری خوا عەلەیهی سەڵاتو وسەلام وەسفی کردن بەڵام بە هەڵە حاڵی بوون علی کوڕی ئەبی طالب ڕزای خوای گەورەی لێبێ کە عەبدوڵای کوڕی عەباسی نارد چوو قسەی لەگەڵ کردن نەسیحەتی کردن 2000 کەسیان گەڕایەوە مامۆستا بۆ ئێوەش واناکەن بە فەزلی خوا کردومانە برای من والحەمدوللا خەڵکێکی زۆریش گەڕاوەتەوە لەو فکرە توندڕەوێتیە کە مسلمان بە کافر بزانێ و دایک و باوکی خۆی بە کافر بزانێ خەڵکێکی زۆر گەڕاوەتەوە الحەمدوللا خوای گەورە هیدایەتی داون گەڕاونەتەوە سەر وەسەطیەتەکەی ئیسلام بەڵام ئەی بۆچی ناچی لەگەڵ فلانە کەس بۆچی مناقەشە ناکەی لە وەڵامدا براکەم فرمودەیەکی پێغەمبەرت بۆ دێنم عەلەیهی السەڵاتو وەسەلام لەگەڵ ئەثەری ئیمامێک لە ئەئیمەی ئەهلی سونە فرمودي پیغمبر عليه الصلاة والسلام فرموي مروا بالمعروف وانهوا عن المنكر حتى إذا رأيتم شحا مطاعا وهوى متبعا وإعجاب كل ذي رأي برأيه فعليك بخاصة نفسك ودع عنك أمر العامة فرموي فرمان بچاكبك نهيج لخرابك تاو كاتي دبيني كسانك يعني شوين هوا أرزوي خوي كوتوا هوا أرزوي يعني فكري وديني وإعجاب كل ذي رأي برأيه يعني معجبة برأي خوي نایە مناقەشەت لەگەڵ کا بۆی تێبگات ئێستا جار وایە کافرێکە دێ حیوارت لەگەڵ دەکا بۆی تێبگات لێت حاڵی بێ قەیچیەکات لەو سەفەرەدا لە بیرمینگهام کافرێک هات کەسێکی کافر هات وتی من شوبوو هەم لە دڵدا هەیە گومانم هەیە لەسەر ئیسلام بۆم ڕوونکەنەوە بزانم بۆچی دەبێت ئیسلام لە نەسڕانیەت باشتر بێ یا بۆچی دینداریتی پێویست بێ کابرا دەیەوێت تێبگات کە دەیەوێت تێبگات تۆ بۆی ڕوون دەکەیتەوە کۆمەڵێک یعنی ئەوەی کە لە پەخشی ڕاستەوخۆکەدا بینرا ئەوە بەشی کۆتایی بوو دەنا پێشتر ماوەیەک هەر مناقەشە واتە ڕوونکردنەوە وەڵامی شوبهەکان بوو الحەمدولله خوای گەورە هیدایەتیدا مسلمان بوو بەڵام کە گەیشتە ئەو حاڵەتە ئیعجاب كل ذي رأي برأيه کە معجبە بەڕەئی خۆی و زانای گەورە ئەئیمەی کیبار و عولەمای گەورە بە کافر بزانن ئەوە نییە تۆ بڵێ من دەچم مناقەشەی لەگەڵ دەکەم يعني ئەو کەسانەی کە فکریان فکری خەواریج و توندڕەوێتی و مسلمان بە کافرزان من دانیشتم لەگەڵیان براگیان تۆ ئاگات لەوانەیە لێ نەبێ و علمت پێی نییە نەک هەر تەنها لە کوردستان لە وڵاتانی تریش لە وڵاتی عەرەبی لە تورکیا لە زۆر شوێن دانیشتم لەگەڵیان دەڵێم ئەلبانی دەڵێ کافرە دەڵێم ئیبن باز دەڵێ کافرە دەڵێم محەممەد بن صالح العوثەیمین دەڵێ کافرە یعنی قسە لەگەڵ چێ دەکەی تۆ برای بەڕێزم قسە لەگەڵ چێ دەکەی بۆیە ئیعجاب كل ذي رأي برأيه کە کەسێکت بینی معجبە بە ڕەئی خۆی سوار ڕەئی خۆی بۆ و دانابەزێت و ئەهلی علمیش لای ئەو ئەهلی علم نین لای ئەوا دەزانێ زانایان هەمویان بەکرێگیرا و عەمیلن و ئاوا دید و بۆچوونی بێت پێغەمبەری خوا عەلەیهی سەڵام فەرمووی عەلەیکە بخاصەتی نەفسیک و خەریکی خۆت بە واز لەوانە بێنە ئەثەرەکەش ئیمام مالی ڕەحمەتی خوای گەورەی لێبێ جارێکیان وتی نەفەرێک هاتە لای لا جهمي بو ياخذ قدري بو وتي اي مالك دمه مناقشه لقال كم تيبوتشي تيبوي كقناعه بكردي بي سردينك من قناعه بكردي ديما سردينك تو وتي انا على يقين من ديني الحمد لله من يقين مهي لدينك يا خوم فابحث عن شاك مثلك
بڕۆ بگەڕێ لە کەسێک کە وەکو خۆت گومانی هەیە وەکو خۆت شەکی هەیە و لە گوماندا دەژی بۆیە فەرق هەیە لە بینی چێوچێ لە بینی کەسێک کە تۆ دەزانی دووچاری ئەو فکرە توندڕەوێتیە بووە نەسیحەتی دەکەی بۆی ڕوون دەکەیتەوە تێیدا دەبینی کە لە حەق دەگەڕێت و لەگەڵ کەسێک کە نا داعی ضەلالەتە بانگخوازە بۆ توندڕەوێتی و بۆ زێدەڕەوێتی و بۆ تەکفیرکردنی مسلمان بانگخوازە ئێوە تۆ لەگەڵ چێدا دەنیشی مناقەشە لەگەڵ چێ دەکەی لەوانەیە زۆربەتان بیسپێتان کە یەکێ لە قسەکانیان بۆ نمونە دەیوت تۆ ئەی عەبدولەتیف تۆ چێو چێش بە قوربانی پەنجەی کەسێک بن کە هەر مسلمان نیە لە ئەسڵدا مسلمان نییە ئێکەواتە بەلای ئەوانەوە ئێمە هەر فڕمان بە ئیسلامەوە نیە ئیدی مناقەشە لەگەڵ چێ بکەی برای بەڕێزم